پردەکەی تەقتەق هێندەی ناکۆچەکانی نێوان هەردوو حکوومەت کێشەی لەسرە. نە هەرێم خۆی بە خاوەنی دەزانێت نا عێراق لە کاتێکدا خاڵی جیاکەرەوەی نێوانیانە. چاڵ و چۆڵی و تاسەی کەمەرشکێنی سەر پردەکە شۆفێرانی نیگەران کردووە، بەڵام ناشزانن هانا بۆ کام حکوومەتیان بەرن تا پێیان بڵێن بۆمان چاک بکەنەوە. لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بڵێن تەقتەق واتە پردەکەی تەقتەق، بڵێن تەقتەق واتە سەرمایی تەقتەق، سەرمایی ژێرخان و سەرخانی تەقتەق. تەقتەق بە یەکێک لە شوێنە زۆر تایبەتەکان بە پردەکەی تەقتەقەوە ناسراوە. لە ساڵی 1956 لەلایەنی ئەڵمانیاوە دروست کراوە، بەڵام بەداخەوە لە کەوتوینەتە نێوان دوو ئیدارەوە کە تا ئێستا هیچیان خۆیان بەخاوەنی نازانن. وڵای ئێمە داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئاوڕەشی بەزدی لەو پردەی تەقتەق بداتەوە. ساڵانێکی زۆرە دروست کراوە و ئێستا پێویستی بە نەوژەنکردنەوەیە. پردی تەقتەق دەبێت ئەوەی بەستانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. قەزای تەقتەق ناوچەیەکی گەشت و گوزارە، خەڵک زۆر سەردانی دەکات. ئەم پردا حەوت پایە هەیە، دەوترێت سێ و نیوی بەر هەرێم دەکەوێت و سێ و نیوەکەی دیکە بەر حکوومەتی عێراق. پردەکە لە ساڵی 1957 دروست کراوە لەلایەن ئەڵمانەکانەوە، بەڵام ئەوەی هەیە تا ئێستا تەنها جارێک نۆژەن کراوەتەوە و خەڵکیش بێزارن لەوەی بۆ ناتوانرێت کێشەی پردێک چارەسەر بکرێت. سەبارەت بە پردی تەقتەق و دوایین سنووری پارێزگای هەولێرە دەکەوێتە ناو سنووری شارەوانی، بەڵام لە ڕووی ئەرک و بەرپرسیارەتی و دابینکردنی سیولەی مالی پارە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەم پردە و بە شێوەیەکی دەوری سیانە بکرێتەوە پەیوەندی بە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتە جێبوونەوە. هەرچەندە ئێمە هاوکار بووین چەندین جار، بەڵام بەهۆی نەبوونی پسپۆڕ و بەهۆی نەبوونی توانای شارەوانی بە دابینکردنی ئەو بڕە زۆرە پارەی کە پێویستە بۆ نۆژەنکردنی ئەم پردە. هەڵبەتە ئەم پردە لە دەرەوەی سنووری شارەوانی خاڵخاڵانە چاکردنەوە و سیانەکردنی پردەکان لە اختصاسی وەزارەتی ئاوادانکردنەوەیە. هەر کاتێ لایەنی پەیوەندیدار داوامان لێ بکە هاوهەنگ و هەماهەنگە بین بۆ چاکردنەوەی ئەم پردە لە ڕێگای پارێزگاری کەرکووکەوە. پردەکە خاڵی بە یەکبەستنەوەی نێوان هەردوو حکوومەتە، بەڵام بە گوتەی هاوڵاتیان وا دیارە هەردوو حکوومەت نایەنەوێت وەک تەواوی کێشەکانی تر ئەمەشیان چاک بکەنەوە. پردەکە ئاویزەی بچووکی بەژێردا گوزەر دەکات. تەقتەقیش یەکێکە لەو قەزایەنی کە بەهۆی بوونی هەزاران کێڵگەی بەخێوکردنی ماسی هاتوچۆی زۆری لەسرە. دیار جەمال دەنگی ئەمریکا، تەقتەق.